بەڵە بەڕێزان هەر سەبارەت بەم پرسا کە دانانی ڕێبەری ژینگەیە لە هەرێمی کوردستان گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئەحمەد محەممەد بڕیاردەری ئەنجومەنی باڵای ژینگەیی هەرێمی کوردستان دەکەین کە بەڕێزان میوانە لە ستودیۆی ناوەندی کوردستان 24 کاک ئەحمەد بەخێر بیت. ئەم شێوازی ڕێبەری ژینگەیە شێوازی کارکردن و میکانیزمی کارکردنەکەی چۆنیە؟ طبعا دەستی پاراستن و چاکردنی ژینگە دەستیەکی چاودێری ڕاوێژکاریە کار لەسەر ئەو پرسانە دەکاتن کەوا پەیوەندیان بە ژینگەوە هەیە لە ڕێگەی ئەنجومەنی باڵای ژینگەی هەرێمی کوردستانی شەوە لەگەڵ وەزارەتی جێبەجێکارەکان کارەکاتن بۆ ئەوەی زۆرترین پەیامی ژینگەیی کە ئامانجی پاراستن و چاکردنی ژینگەوە هەروەها گەشەپێدانی بەردەوامە ئامرازەکانیشی بەردەستی بریتە لە هۆشیاری و هەروەها یاسا و با بڵێن چۆنیەتی کارکردنی ئەو یاسایەوە دواتر بۆ ئەوەی با بڵێن لە ناو هاوڵاتیان بڵاو بکرێت و ئێمە لە ساڵی 2013ەوە بە دوای ئەوە بووینکەوە بتوانین پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن جێ بکەینەوە بۆ ئەوەی قوتابی سوود لە پرسە ژینگەیەکان وەربگرێ و سوود لەو ڕێنمایانە وەربگرێتن تاوەکو بتوانێتن پێوەی پابند بێتن وە کۆی سێکتەرە ژینگەیەکان کە پەیوەندی بە قوتابی هەیە بە تایبەت لە ناو ناوەندەکانی خوێندن بیپارێزێتن. بۆیە هەستانی داوای ئەومان کردکەوە منهەجێک زیاد بکرێت بەڵام وەزارەتی پەروەردە لەبەر ئەوەی با بڵێن گرفتی میلاکات و نیساب و ئەوانی لە بۆ دروستە بوو لەبەر ئەوە نەمانتوانی بەڕاستی ئەو بکەین بۆیە هەستان کۆی ئەو با بڵێن پرتوکانی لە ناو ناوەندەکانی خوێندن لە پۆلی یەکی بنەڕەتی هەتاوەکو دوازدەی ئامادەی هەمومان هێنا بۆ ئەوەی کتێبێکی لێ دروست بکەین بکەینە بەدیلی ئەوە تاوەکو بتوانین زۆرترین هۆشیاری ژینگەی و ڕێنمایی لە ناو ناوەندەکانی خوێندن بڵاو بکەینەوە. تاوان ئەو پرۆسەیە ماوەیەکی زۆری خوێند حدودی 10 ساڵی خوێند هەتاوەکو گەیشتینە ئەمڕۆکەکە ئەو ڕێبەرەمان ئامادە کرد. ئەو ڕێبەرە وەکو منهەج ناخوێندێتن لە ناو ناوەندەکانی نەخێر بۆ ئەوەی با بڵێن ئەرچی قوتابی گەیانتر نەکەین ئەو با بڵێن ڕێبەرە دەدرێ بۆ مامۆستایانەی کە با بڵێن مامۆستای زانستن یاخود مامۆستای جوگرافیان تاوەکو بتوانن ئەوان کە با بڵێن بەشێک لەو خوێندنانی کە کردویانە لە کۆلێژەکان پەیوەندی بە بابەتی ژینگەیەوە هەبوو تاوەکو لە ڕێگەی ئەوانەوە بتوانین با بڵێن هۆشیاری ژینگەی لە ناو ناوەندەکانی خوێندن بڵاو بکەین و لەبەرەوەی ئەگەر سیر بکەی ئێمە نزیکەی 1,900,000 قوتابیمان هەیە کە ساڵانە لە ناو ناوەندەکانی خوێندن و هەروەها زیاتر لە 150,000 مامۆستامان هەیە. حدودی ئەو با بڵێن کارکتەرانی کە لە ناو ناوەندەکانی خوێندن ئیشەکەن کۆی منتەسیبەکانی با بڵێن منتەسیبەکانی و مامۆستایان و قوتابیانیش نزیکەی 2,900,000 کەس دەبێتن بۆیە کاتێک کە با بڵێن ناوەندی خوێندنمان ئێمە هەڵبژار بۆ ئەومانەکەوە زۆرترین خەڵک سوود لەو با بڵێن بیرۆکە و لەو ڕێنمایانە وەربگرێتن کە لە ناو ئەو ڕێبەرەدا هەیە. کاک ئەحمەد بیر لەوە کراوەتەوە ئەگەر ئەم بابەتی ڕێبەرە نەکرێتە منهەج کاریگەریەکی ئەوتۆی دەبێت لە هەندێک لە قوتابخانەکان یان بەپێی میزاج ڕەنگە ئەو ڕۆژە پشتگوێ بخرێت ئەم بابەتی منهەجە بیر لەوە کراوەتەوە. ئەگەر سیر بکەی ئەو بۆ ئەو ساڵەکە سێ ڕۆژی یەکەمی با بڵێن خوێندن تەرخان کرابوو لە بۆ ئەو بەها کارامەیەکان کە پەیوەندی بۆ بابەتانەوە هەیە یەک لەوانە سێکتەری ژینگەیی بوو. وەزارەتی پەروەردە خۆشبەختانە لە ئێستادا زیاتر لە نزیکەی 600 مامۆستای تەفریق کردی بۆ ئەوەی کار لەسەر ئەو بابەتانە بکە بۆیە ئەمەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەو 600 مامۆستایە دەکەینە فۆکەڵ پۆینت لە بینی خۆمان و قوتابیان تاوەکو ئەوان لە ڕێگەی وانەوە بتوانین ئەو با بڵێن ئەو ئامانجانێک کە ئێمە هەمانە لەناو ئەو ڕێبەرە تحقیقیان بکەین. چونکە با بڵێن لەناو ڕێبەرێکە ئێمە کۆی ئەو بابەتانەمان باسکردون کە پەیوەندیدارن بە ژینگە بۆ نمونە ڕەگەزەکانی ژینگەمان باسکردن و هەروەها ئەو پاشماوانەی کە ڕۆژانە دروستە بێتن هۆکارەکانی پیسکردنی ژینگە ئەو پاشماوانەی کە دروستە بن. هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا کە با بڵێن ڕۆژانە نزیکەی 7,000 تن پاشماوەمان هەیە بە شێوازێکی تەندروست معالەجە ناکرێتن لەبەرەوە هەر هەنگاوێک لەو هەنگاوانەی کە ئێمە دێنین بەڕاستی بۆ ئەوەیەکەوە جێخۆی بگرێتن ئامانجیشمان لەو با بڵێن لەناو ئەو ڕێبەرە بۆ ئەوی لە ناو ناوەندەکانی خوێندن زیاتر هەوڵ بدەین با بڵێن باخچەی قوتابخانەکان بپارێزرێ و هەروەها لە کاتی با بڵێن ئەو کاتێکەوە ئاڵا بەرزەکرێتەوە ڕێنمایی بدرێتن بە قوتابیەکان و هەروەها لە کۆبوونەوەی دایکان و باوکان ڕێنمایی هۆشیاری بدرێتن تاوەکەواتە بە دوا پرسیار لێ بکەم ئەگەر بتوانی بە کورتی وەڵام دێ لەبەرەوەی کاتەکەم ئەوەندە نیە تا چەند ئەم ڕێبەری ژینگەیە کاریگەری دەبێت لەسەر پاراستنی ژینگەی کوردستان بە شێوەیەکی گشتی. طبعا وەکو باسم کرد ئێمە نزیکەی 2,100,000 با بڵێن کارکتەرمان هەن لە ناو ناوەندەکانی خوێندن لەبەرەوە کە با بڵێن دەستەی ژینگەش دەستەیەکی چاودێریە کار لەسەر مەسەلەی هۆشیاری ئەو بابەتانە دەکاتن بە ئەکیدی ئەوە جێخۆی دەگرێتن لەبەرەوەی زۆرترین قوتابی لە ناو ناوەندەکانی خوێندن
با بڵێن جلو بابەتانە دەگرێتن و دەگەڕێتەوە سەر ئەوش با بڵێن مامۆستایەکان ئێمە داواکارین لێیان ئەو بابەتە بەجددی وەربگرن تاوەکو بتوانن زۆرترین ئاماز لەناو ئەو ڕێبەری ژینگەیە کە ئێمە ئامادەمان کردوون بیگەینە بە جێ قوتابیان. بەڕێز ئەحمەد محەممەد بڕیاردەری ئەنجومەنی باڵای ژینگەی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردیت.